و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە هەڕەشەی کردووە لە تاوانباران، ئەوەی کە خەڵکە کوژێ، ئەوەی کە زینا ئەکا، ئەوەی کە ڕیبا دەخوا، ئەوەی کە خراپەکاری دەکا، هەڕەشەی لێ کردووە بە ئاگر ئەگەر تۆبە نەکات. بۆ نمونە پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم فڕوفێڵ والمەکر والخداع في النار، ئەوەی فڕوفێڵ بکە غەش بکە بۆ ناو ئاگرە، ئەمە هەڕەشەی ئاگرە. کەواتە پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆنە مزگێنی تایە و هەڕەشەیشی تایە. ئینسانی ئیمانداریش دەبێ بەم شێوەیە بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی گەنجێکی کرد نەخۆش بوو، گەنجەکە لە سەرمەرگا بۆ حاڵی باش نەبوو. فەرمووی حاڵت چۆنە؟ وەزعت چۆنە؟ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واللهی ئومێدم هەیە خوا لێم خۆش بێ، ئومێدم هەیە، هیوام وایە کە خوای گەورە لێم خۆش بێ، و دەشترسم لەوەی کە خوا عەزابم بدا بەهۆی تاوانەکانمەوە. کەواتە ئاگدار بین، ئینسان چۆن دەڵی دوو باڵی هەیە، باب الرەجاء والخەوف، هەم ئومێدت هەبێ هەم ترسیشت هەبێ. ئەگەر ئینسانێک بڵێ من ترسی قەبر و قیامەتم نییە، ئەوە ئینسانێکە خوا وعدی پێداوە بیترسێنێ، چونکە خوای گەورە دەفەرمێ سوێن بە گەورەی خۆم ئەوەی لە دنیا لێم نەترسێ لە قیامەتی ترسێنم. تەواو، ئەمە توندڕەوی نی، ئەمە قسەی خوای گەورەیە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەم دوو شتەی تیا کۆ بێتەوە لە کاتی مردن و پێش مردنە، ئیلا خوای گەورە ئەمینی دەکاتەوە لەوەی کە دەترسێ لێی. واتە هەر کەسێک بترسێ لەوەی کە خوا عەزابی بدا، خوا لە عەزابی خۆی تەمینەکە. ئەوەشی کە بەتەمایەتی و نیەتی هەیە و ئومێدی هەیە کە ڕەزامەندی خوا و بەهەشتە خوای گەورە پێی دەبەخشێ. بەس ئەگەر کەسێک بڵێ من هەر ناترسم، ئەوە خوای گەورە دەیترسێنە و دەیخاتە ناو ئاگری دۆزەخەوە. چونکە ئینسانێک پەنا بەخوا بڵێ لە خوا ناترسم، لە قیامەت ناترسم، گوناحم نییە، تاوانم نییە، ئەمە ئینسانێکە شایستەی ئەوەیە کە خوا عەزابی بدا. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والله من پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم نازانم لە قیامەت چی مەسەلا دێ. تۆش ئەڵێ من ئەوە لە قیامەت ناترسم. ئەمە پێڵێن قوتابیەکانی شەیطان، ئەمە کەسانێکی بێعیلمن، شەیطان فریوی داون، مەترسە چیت کردووە؟ خەڵ پیاوە کوژێت تۆ چیت کردووە؟ پیاوە کوژ قوڕ بەسەری، بەڵام قوڕ بەسەر ئەو کەسەیشی بڵێ من لە قیامەت ناترسم، من لە عەزابی خوا ناترسم. خوای گەورە دەفەرمێ إن عذاب ربهم غير مأمون. عذابی خوای گەورە دەفەرمێ، مە قسەی قورئانە، خوای گەورە دەفەرمێ عذابی خوا جێگەی تەمین نییە، جێگای ئەوە نیە لێ ئارام بیت. بۆیە دەبێ ئینسان بترسێ لە عەزابی خوا. مزگێنیش خۆشیش بە کەسی ئیماندار دراوە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ئێمە تۆمان نەناردووە ئیلا بۆی کە خەڵکی بترسێنی و مزگێنی بەهەشتیشیان پێ بدەیت.